ئەنجوومەنی وەزیرانی ماوەبەسەرچووی هەرێمی کوردستان بەرەو مانگێکی تەواو دەچێت هیچ کۆبوونەوەیەکی ئەنجام نەداوە. بەپێی زانیاریەکان ئەم هەفتەیەش کۆبوونەوەی ئەنجوومەنی وەزیرانی ماوەبەسەرچووی هەرێمی کوردستان ئەنجام نادرێت کە بەپێی خشتەی کار بێت پێویستە جگە لە کۆبوونەوەی نائاسایی ئەنجوومەنی وەزیران بە شێوەیەکی ئاسایی هەموو چوارشەممەیە کۆ ببێتەوە. بەڵام بەم کۆبوونەوەی ئەم هەفتەیەش دەبێتە چوارەم هەفتە و کۆتایی ئاب واتە مانگی هەشت کە ئەنجوومەنی وەزیران کۆ نەبووەتەوە. هۆکاری کۆنەبوونەوەی ئەنجوومەنی وەزیرانیش بۆ دیارنەمانی خودی مەسرور بارزانی سەرۆکی ئەنجوومەنەکەیە کە مانگێکە هیچ هەواڵ و چالاکێکی نییە و تەنانەت هیچ زانیارێکیش لەسەر شوێنی لەو ماوەیەدا لەلایەن دەستگا و ماڵپەڕ و پەیجە فەرمیەکان بە ئەوانەشەوە کە نزیکن لە دەسەڵاتدارانی حیزبی و حکومیەوە بڵاو نەکراوەتەوە. دوو هەفتە لەمەوبەر بە دیاریکراوی لە ڕۆژی دەی ئەم مانگە ڕاگەیەنراوێکی فەرمی لە فەرمانگەی پەیوەندیەکانی دەرەوەی حکوومەتی ماوەبەسەرچووی هەرێمی کوردستانەوە لەبارەی خودی سەرۆکوەزیرانەوە بڵاو کرایەوە. لەو ڕاگەیەنراوەدا بەبێ ئەوەی شوێن و بەرنامەی کار و هۆکاری دیارنەمانی سەرۆکوەزیران دیاری بکرێت بە شێوازێکی پڕ لە ناڕۆشنی و گرێوگۆڵ تەنیا سەردانی ناوبراو بۆ ئەمریکا بە ئامانجی دیدار لەگەڵ بەرپرسانی باڵا ڕەت کرایەوە. ئەو ڕاگەیەنراوە لەجێ ئەوەی ببێتە بەرچاوڕوونیەک لەبارەی هۆکاری دیارنەمان و بێدەنگی سەرۆکی حکوومەتی ماوەبەسەرچوو هێندەی دیکە گومانی لەسەر ئەو بابەتە دروست کرد. بەو پێی هیچ ئاماژێکی بۆ هۆکاری دیارنەبوون و شوێنی مانە و گەشتکردنی ناوبراو تێدا نییە. ئەمەش بۆ کەسایەتیەکی گشتی کە سەرۆکایەتی حکوومەتی گەلێکی نزیک بە 7 ملیۆن کەسی دەکات چەندین پرسیار و گومان هەڵدەگرێت. هەرێمی کوردستان کە نزیک بە 3 ساڵە حکوومەتێکی ماوەبەسەرچووی هەیە، ئێستاش کە مانگێکە سەرۆکی حکوومەتەکەی هیچ زانیاریەک لەبارەیەوە نییە و خەڵکەکەیشی بەهۆی دواکەوتنی موچەوە لە دۆخێکی ئابووری قورسدا دەژین، ئاسایی نییە سەرۆکی حکوومەتەکەی هەرچەندە بەسەرچوویش بێت بێ سەر و شوێن و چارەنووس نادیار بێت. ئەوەی جێی سەرنجە جێگری سەرۆکی ئەنجوومەنی وەزیرانیش نەیتوانیوە لە ماوەی مانگی ڕابردوودا هیچ کۆبوونەوەیەک ئەنجام بدات. لە کاتێکدا یاسای ئەنجوومەنی وەزیران ژمارە 3 ساڵی 1992 پەرلەمانی کوردستان ئەو مافەی پێداوە. بەڵام دیارە یان هیچ پێویستێک بۆ کۆبوونەوە نییە یان ڕێگری ئەوەی لێکراوە. میدیای نزیک بە دەسەڵاتیش قسە لەسەر هەموو شتێک دەکات، دەچێتە ناو تایبەتمەندی خێزانەکانیشەوە. هەواڵ لەسەر ئەو خێزانەش دەکات کە سەرۆکی خێزانەکە دەرگای لەسەر قوفڵ داون. بەڵام لەسەر قوفڵدان لە حکوومەت و بەڕێوەبردننی هەرێمێکی ملیۆنان کەسی هیچی نییە.